پێمانەڵێن خۆتان لە نەخۆشی ئایدس بپارێزن، بەڵام با بزانین ئەم نەخۆشیە چییە کە هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. نەخۆشی ئایدس نەخۆشیەکی سێکسی گوازراوەیە، هۆکارێکی دەگەڕێتەوە بۆ جۆرە ڤایرۆسێک کە بە ڤایرۆسی نەمانی بەرگری دەناسرێت HIV. بەڵام بوونی ئەم ڤایرۆسە مانای ئەوە نییە کە نەخۆشی ئایدس هەیە، چونکە ئایدس قۆناغێکی گەشەکردووی ڤایرۆسەکەیە. ڕوودەدات کاتێک ژماری بەرگریخانەکانی CD4 کەم دەبێت لە 200 خانە بۆ میلیمەتر سێجا. ئەمە لە کاتێکدا ژماری بەرگریخانەکانی CD4 لە کەسێکی ئاساییدا 500 بۆ 1500 خانەیە لە میلیمەتر سێجایەکدا. دوای توشبوون بە ڤایرۆسەکە، قۆناغی یەکەمی ڤایرۆسەکە پاش چەند هەفتەیەک دەست پێ دەکات. کۆمەڵێک نیشانە دەردەکەون کە هاوشێوەی نیشانی ئەنفلۆنزا و ڤایرۆسی وەرزین وەک لەرزوتە. هەڵاوسانی لیمفەگرێکان، هەستکردن بە ئازار لە تەواوی بەشەکانی لەش، دروستبوونی هەستیاری پێست، تێکچوونی گەدا، سەرێشە و هێڵنجدان، دروستبوونی ئازار لە گەرو. ئەم نیشانانە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازە، لەوانەیە بمێنێتەوە لە چەند ڕۆژێکەوە بۆ چەند هەفتەیەک، لە ئاستێکی ناوەندەوە بۆ ئاستێکی توند. تەنانەت لە هەندێک کەسدا ئەم نیشانە سەرەتاییانە دەرناکەوێت. ڕێگاکانی گواستنەوەی ئەم ڤایرۆسە دیارترین ڕێگە بۆ گواستنەوەی نەخۆشی ئایدس پەیوەندی سێکسیە لەگەڵ کەسی هەڵگری ئەم ڤایرۆسە. ئەگەر کەسێکی ئارەزووی تاتۆ دەکەیت و دەتەوێت ئەنجامی بدەیت، پێویستە دڵنیابیتەوە لەوەی ئەو ئامێری بەکاردەهێنرێت بە تەواوی پاکش کرابێتەوە، نەکا کەسی پێشتۆ توشبووی ڤایرۆسی ئایدس بوو بێت. هەروەها نەخۆشی ئایدس دەگوازرێتەوە لە ماوەی سکپڕی لە دایکەوە بۆ کۆرپەکەی، یاخود لە کاتی منداڵبوون یان شیپێدان لە ڕێگەی دەردراوی شیر. ڤایرۆسی ئایدس بۆ منداڵەکی دەگوازێتەوە. هەروەها جاروبار دەبیستین خواردنەکە دەجوون پاشان دەیدەن بە منداڵەکەیان، ئەمەش مەترسیدارە. ڤایرۆسی ئایدس لە ڕێگی بەرکەوتن لەگەڵ خوێن و دەردراوەکانی دیکەی لەش دەگوازرێتەوە، هەروەها لە ڕێی سرنجی دەرزیلێدان دەگوازرێتەوە. بەڵام مەترسن، کۆمەڵێک ڕێگەشمان هەیە کە ڤایرۆسی ئایدس ناگوازنەوە، وەک تەوخەکردن یان باوەشکردن و ماچکردن لەگەڵ کەسی توشبوودا، یان لە ڕێگەی هەواوە ناگوازرێتەوە. وەک چارەسەر دەتوانین بڵێن چارەسەرێکی بنبڕنیە بۆ نەخۆشی ئایدس، چونکە ئەو ئێستا لە جیهاندا بەکاردەهێنرێت بۆ چارەسەری ئەم ڤایرۆسە تەنها یارمەتیدەرە لەوەی نەخۆشیەکە زیاتر پێش نەکەوێت. هەر بۆیە باشترین ڕێگە خۆپارێزیە بە دوورکەوتنەوە لەو ڕێگایانەی کە باسمان کرد. ڤایرۆسی ئایدس دەگوازنەوە. بە هیوام کەس تووشی ئەم ڤایرۆسە نەبێت، هەر تەندروست بن.